فیلمی خوێندکارانی بەشی سینەمای زانکۆی سەلاحەدین کە ئەم خوێندکارانە چەند کارێکی سینەماییان بەرهەمهێنراوە نمایشەکە. دەڵێم لەسەر ئەو پشتی پارێزگاری هەولێر چالاکیەکان بەڕێوەبەرەتی سینەما و شانۆی هەولێر هەفتەی نمایشی ژمارەیەک فیلمی سینەمایی ڕێخست کە لەلایەن خوێندکارانی بەشی سینەمای زانکۆی سەلاحەدین بەرهەمهێنرا بوون. ناوڕۆکی فیلمەکان باسییان لە بابەتە کۆمەڵایەتی و جیاوازی ستایلی ژیان دەکرد لە نێوان کۆن و ئێستادا. سەرۆکی بەشی سینەما و شانۆ لە زانکۆی سەلاحەدین با کورسات مەگەزینی ڕاگەیاند لەگەڵ ئەوەی تێچووی کەم و کاتی کەم بۆ بەرهەمهێنانی فیلمەکانیان دیاریکرا بوو، بەڵام توانیان بەرهەمێکی سینەمایی کوردی بەرهەمبێن و لە داهاتووشدا بەشداری چەند فیستیڤاڵێکی پێ بکەن. جارم پیوتن لێرە یاری مەکەن بڕۆن دەی لێرە ڕابۆستن. ئێمە ئەمساڵ بۆ سێمین ساڵە لەسەر یەکتری فستیڤاڵی فیلمی قوتابیان ئەنجام دەین کە تێیدا بەرهەمە فیلمەکانی قوتابیانی دواقۆناغی بەشەکەمان نمایشەکەین کە خۆی بینێتەوە لە 5 کورتە فیلم. ئەم قوتابیانە لە ماوەی ئەو 4 ساڵەیە کە ئەو زانیاری و ئەو بابەتانی کە فێر بوون، ئەو ڕاهێنانەی کە پێیان کراوە، ئێستا توانیوانە دەرهێنان بۆ فیلمی بکەن و لەم هۆڵە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە بینەران نمایش بکرێت. هاوکات ئێمە پێمان وایە یاخود ئاماژمان لەم فستیڤاڵە ئەوەیە کە چۆن بتوانین تەنیا فیلمەکان لەناو کۆلێژە قەتیس نەبن، بەڵکو بە ئامادەبوونی بینەرانێکی زۆر نمایش بکرێ و چێژنە فیلمەکان ببینن. هاوکات پێمان وایە ئەم جۆرە چالاکیە ئەبێتە هۆی ئەوەی دروستکردنی پردێکی پەیوەندی لە نێوان قوتابیان و سینەماکاران و فیلمسازان بۆی ئاگدار بن کە ئەم قوتابیانە توانایەکی باشیان هەیە، توانێنە فیلم دەرێنان بۆ فیلمکەن، کاری تەکنیکی بکەن، نواندن بکەن، بۆی بتوانن لە کارەکانیان هاوبەشیان پێ بکەن و پێکەوە هەماهنگ بن لە بەرهەمهێنانی فیلمدا. هاوکات ئەم قوتابیانەش ڕاهێنانیان پێکراوە کە چۆن بتوان بە بودجەی کەم لەو بودجێت فیلم دروستکەن بۆی بتوانین لە داهاتووە خزمەت بە سینەمای کوردی بکەین و پێمان وایە دروستکردنی فیلم بە بودجەی کەم بەهۆی ئەم قەیرانە داراییەوە خاڵێکی زۆر گرنگ و سرنجڕاکێشە کە فیلمساز بتوانێت بە بودجەی کەم فیلم دروست ئەو هەموو بەرهەم و فیلمە جیاوازانە بین. دەڵێم لەسەر ئەو پشتی پارێزگاری هەولێر